چەند ساڵێکە کەوا ڕێگا نەدراوە بەڕێز ئۆجەڵان ببین لەلایەن پارێزەرەکانەوە کەوا سەرپێچیکردنی یاسا بەپێ یاسا پارێزەر مافی خۆیەتی یاسای نێودەوڵەتی هەر کاتێ پارێزەر بیەوێتن کەوا سەردانی بریکارداری بکات لە هەر شوێنێکە بێتن ئەوەنش کەوا لە ڕێگای تورکیاوە کەوەکو ڕێگریکردن لە پارێزەرانی ئەوش سەرپێچیکردنی یاسایەکەوە ئێستا کەچکە لە دەمی تورکیاوە کە بڵاو کرایەوە بارودۆخی ئەبڵا ئۆجەلان ناجێگیرە ئەوەشکەوە بەپێ یاسا سەرپێچیکردنی یاسای ئەبوای لە ڕێگای پارێزەرەکانەوە بەڵام بەس لەم یەک دوو ڕۆژەدا کەوا ئیعلان کرا کە ئۆجەلان کەوا لەگە برایەکەیە پەیوەندی کردووە کە ئەمەش ئەبوایە لە ڕێگای پارێزەرەکانیەوە وایە کە سەردانکردنینەوەکو لە ڕێگای برایەکەیەوە بەتەنیا وایە ئەمەش کەوا سەرپێچیکردنیەکی یاسایە ئەبێتن تورکیا بەخۆیدا بچێتەوە بۆ پاڵپشتیکردنی بۆ سەرپێچینەکردنی یاسای نێودەوڵەتیەکان بە حکمی ئەمەشکەوایە یاسا نێودەوڵەتیەکان کەوا بە خودی خۆی ئەبێتن کەوا سانسۆرێ لەسەر تورکیادا بنێتن کە لە باکوور ئەگرترێکەوە ئەندام پەرلەمانەکان کەوا سەرۆک ئاپۆ گیراوە لە ئێرەدا پێویستە کە یاسای نێودەوڵەتی لەسەر بەڕێز ئاپۆ بێتە دەنگ و کەواکو پارێزەران هەر کاتێ بیانەوێت سەردانی بەڕێز ئەبڵا ئۆجەلان بکەن دەوڵەتی UN لەسەری بێتە جودەنگ باش ڕاستەخۆ تورکیا ئارا توانای ئەوەی نییە کە لە بەرامبەر یاسا نێودەوڵەتیەکاندا سەرپێچی بکاتون ئەتوانن کەوا گەورەترین سزای ئابووری بەسەر تورکیادا بسەسپێنن کە بە حکمەوەی لە ڕێککەوتنی نێودەوڵەتی دەرەچێت و کە سەرپێچی یاسای نێودەوڵەتیدا کە بەڵێ بەڕاستی ڕێگە نەدان بە سەردانیکردنی پارێزەرانی ئۆجەلان خۆی کارێکی نایاساییە کە حکوومەتی تورکیا بەرامبەر ئەو سەرکردە شۆڕژێڕەی کورد دەیکات لەبەرەوەی لە جارنامەی جیهانی مافی مرۆڤ ساڵی 1940 کە دەی 12 ساڵی 1940 پەسەند کراوە کە هەموو وڵاتان تێیدا ئەندامن و پەسەند کراوە لە مادە حوتەم باسیەوە دەکات کە هەم مرۆڤێک مافی هەیە بە یاسا بەرگری لە خۆی بکات و پشتیوانی یاسایی لێ بکرێت و کەرامەتی پارێزرا بێ بە پێی یاسا هەروەها لە دەستوری تورکیاش کە بۆ 2000 ساڵی 2019 هەموار کراوەتەوە کە دەسەڵاتی دادوەری دەسەڵاتێکی سربەخۆ و بێلایەنە نابێ بە هیچ شێوەیەک حکوومەت بە تەداخلی تێدا بکاو و مافەکانی هەموو تۆمەتبارێک پارێزراوە بە پێی یاسا و پێویستە بە پارێزەرانی بەرگری لێ بکەن کە کەیسەکەی ئۆجەلان کەیسێکی سیاسیە زیاترنەوەکو کەیسێکی یاساییبی و دەوڵەتی تورکیاش کار بۆ ئەوە دەکات بۆ سڕینەوەی ناسنامە و شوناسی کورد بە هەر شێوەیەک بێت بە پێی یاساش بێگومان خۆمان دەزانین کە ئۆجەلان سەرکردەیەکی گەورە و شۆڕژجێڕە دەزانێت کە ئازادکردن و یان بە یاساییکردنی ئیشەکەی بە زیانی تورکیا کۆتایی دێ بەڵام بە سیاسەتکردن و هێشتنەوەی لە زیندان لە بەرژەوەندی وڵاتی تورکیا بە شێوەیەکی دەمارگیری و توندڕە و دژی گەلی کورد و دۆزە گەورەکەی پارێزەرەکانی دەتوانن لە دادگای نێودەوڵەتی لاهای داوا بەرز بکەنەوە بە پێی یاسای نێودەوڵەتی و بە پێی میساقی نەتەوە یەکگرتووەکان کە وەکو پێشتر ئاماژەمان پێدا ساڵی 1940 نەتەوە یەکگرتووەکان پەسەندی کردووە واتە دەتوانێت پشتگیریەکی نێودەوڵەتی بۆ دروست بکرێت و کەیسەکەی بەرەو پێش ببرێ و باشتر بکرێت بەڕاستی تورکیا لە قیمەی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ و نایەڵێ هیچ هاوڵاتیەک سیاست وەکو کورد سیاست بکە بە ئازادی بیرروڕای خۆی دەربڕێ و کاری ڕۆژنامەوانی ئازاد بکە بە هیچ شێوەیەک ئازادی ڕادەربڕین لە تورکیا زۆر خراپە وایە بارودۆخەکە ینی 180 پلە گۆڕانکاری بەسەردادێت و کورد دەستکەوتی گەورەتر و ئازادی زیاتر بەرفراوان فەرەهەم دەکات هەم بۆ ینی کوردستانی گەورەش هەر چوار پارچە زۆر پێویستە لە ئێستادا ئۆجەلان ئازاد بکرێت و دۆزە گەورەکەی کورد هەمیشە بەرەو پێش بچێت دەستگیرکردن و زیندانیکردنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان دوو بوعدی هەیە بوعدێکی یاسایی هەیە و بوعدێکی سیاسی هەیە دەتوانین بڵێن بوعدە سیاسیەکە زۆر زیاتر زاڵترە بەسەر بوعدە یاساییەکەیدا بەڵام ئێمە وەکو شارەزایەکی یاسایی ئەگەر بوعدە یاساییەکەی باس بکەین لە ڕوانگەی یاسای نێودەوڵەتی و یاسای ناوخۆی تورکیاشەوە لە ڕوانگەی یاسای نێودەوڵەتیەوە ئێمە ڕێزگرتن لە بنەماکانی مافی مرۆڤمان هەیە ڕێزگرتنمان هەیە لەوانەیە کە دەستگیر کراون ڕێزگرتن لە تاوانباران هەرچەندە ئەمە هیچ کاتێک بە تاوانباری نازانین بەڵام ئەگەر وادا بنین ڕێزگرتن لە مافەکانی تاوانباران طبعاً جارنامەی جیهانی مافی مرۆڤمان هەیە کە تورکیا بۆ خۆی ئەندامە تێیدا و ئیمزای لەسەر کردووە یەک لە بەندەکانی ئەوەیە کە دەبێ ئەو کەسانی کە دەستگیر کراون کە تاوانبارن دەبێ هەفتانە خزم و کەسەکانیان پارێزەرەکانیان
دۆستەکانیان سەردانیان بکەن ڕێگەیان پێ بدرێ بارودۆخی تەندروستیان گونجاو بێ شوێنەکەیان گونجاو بێ نابێ لە زیندانی ئینفرادی دابدرێن و لە هەمان کاتدا کۆمەڵێک ڕێکەوتنامەی نێودەوڵەتی ترمان هەیە ڕێکەوتنامەی ساڵی 1966مان هەیە کە پێی دەوترێ ڕێکەوتنامەی مافە مەدەنی و سیاسیەکان کە لە مافە مەدەنیەکاندا جەختی لە پاراستنی مافی تۆمەتباران و مافی تاوانباران کردیتەوە و کۆمەڵێک ڕێکەوتنامەی نێودەوڵەتی تریشمان هەیە کە هەمووی جەخت دەکاتەوە لەسەر پاراستنی بنەماکانی مافی مرۆڤ پاراستنی بنەمای ئەوانەی کە دەستگیر کراون و تاوانبارن و سەبارەت بە یاسای ناوخۆی تورکیاشەوە دەبینین لە دەستوری تورکیا و لە یاسای سزادانی تورکیا جەخت لەسەر ئەو کراتەوە کە ئەوانەی دەستگیر دەکرێن دەبێت ئەو کەسانە ڕێگەیان پێ بدرێ هەفتانە مانگانە کەسانی خۆیان نزیکەکانیان دەوروبەرەکانیان خزمەکانیان ببینن مەهاجەیان هەبێت بەڵام دەبینین لە تورکیا ئەوانە هەموو پێشل دەکرێت ڕێگە بە بەڕێز ئۆزەلان نادەن پارێزەرەکانی ببینێ خزمەکانی کەسەکانی خۆی بینێ کە ئەمەش هەموو پێشلکاری یاسای و زیاتر لایەنە سیاسیەکەی زاڵە بەسەریدا ئەوش پێشلکردنی بنەماکانی مافی مرۆڤە ئێمە لە هەموو دنیا دوو جۆرە تاوانبارمان هەیە تاوانبارەکی سیاسیمان هەیە و تاوانبارەکی ئاسایشمان هەیە غیرە سیاسی هەرچەندە وەکو وتم ئەمە هیچ کاتێک بە تاوانباری نازانین ئێمە بەڕێبەر و بە سەرکردەیەکی میلەتی نەتەوەی کوردی دەزانین بەڵام ئەگەر بە پێی یاسای خۆیان قسە بکەین ئەگەر هەتا ئەگەر بە تاوانباریشی دابنین تاوانباری سیاسی طبعا مافی زۆر زیاترە لە تاوانباری مەدەنی طبعا تاوانباری سیاسی هیچ کاتە حجزی ئەموالی ناکرێت زیاتر ڕێگەی پێدرێ خەڵک ببینێ و بۆی بە سابقە حساب ناکرێ و سزای ئەدامی لەسەر جێبەجێ ناکرێ هەرچەندە ئەگەر وا دابنێن کە تاوانبارەکی سیاسی طبعا دەبوو ماف و مەزای زۆر زیاتر بی بەڵام دەبینین بەداخەوە کۆمەلگای نێودەوڵەتیش بێدەنگە لەسەر ئەوە هیچ هەڵوێستەچیان نییە و بۆیە ئەمە ئەوە بە ئەوە دەبینین کە سزایەکی سیاسی نەک سزایەکی یاسایی وڵا ئەمە داوا دەکەین بەڕاستی کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر ئەو جۆرە کەیسانە بێتە دەنگ و میلەتی کورد بەگشتی هەڵوێستی هەبی لەسەر ئەو بابەتانە چونکە بەڕاستی عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری میلەتێکە کەسایەتیەکی کاریزما و کەسایەتیەکی سیاسی گەورە و پێگە و ڕۆڵی بەرچاوی هەیە بە هیوای ئەوەی کۆمەلگای نێودەوڵەتی بێتە دەنگ لەسەر ئەو پێشلکاریانەی کە بەرامبەر بە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان دەکرێت